سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش بینە رانی زانکۆینۆڵج دوای ئەوەی ئەمڕۆ لە بۆنێکی تایبەتدا تیرروپشک ئەنجام درا بۆ ئەم ئۆتۆمبیلە 0 کیلۆمەترە لە تیرروپشکەکەیە ناوی بەڕێزێک دەرچوو کە بەخت یاوەری بوو و بە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە ئەویش کاک ئەحمەد بوو. کاک ئەحمەد ئەگەر بێتە نزیکمەوە سڵاوت لێبێت چۆنی؟ سەلامەتی ڕێستێ. چ هەستێکت هەیە کە ئەمڕۆ بەخت یاوەری تۆ بوو بە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە 0 کیلۆمەترە؟ سپاس تۆ کلێنۆلج سپاس تۆ دکتۆر ئەحمەد دزەی لۆ هەدیەی دڵم خۆشە سپاس. چۆن بوو بڕیارتدا بێتە زانکۆینۆڵج و بخوێنی؟ بەخوای کولێ یەکەم لەسەر ئاستی کوردستان ئەو ئەم هەرجار دیتون کولێ یاسا کولێ قانون ئینشاءالله سەرکەوتوو بن. تەسەوڕت ئەکرد ببیت بە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە و ئەمڕۆ بەخت یاوەری تۆ بێت و ناوت لە تیرروپشکەکە دەربچێت؟ ناوەڵە بڕێک زەحمەتە بەس الحەمدولله لەم دەرچوو. یعنی هەستێکی زۆر خۆشت هەبوو کە بۆ تۆ دەرچوو. لە چ بەشێک دەخوێنیت؟ خوێندکاری کام بەشەیت؟ کولێی یاسا مەرحەلەیەک. خەڵکی کوێی؟ خەڵکی بەسڵ. لە کوێ دادەنیشیت؟ شەقلاوە هەولێر. یعنی هاتوچوو دەکەیت ڕۆژانەکەت؟ بەڵێ هاتوچوو. یعنی ئۆتۆمبیلەکە بۆ تۆ شتێکی زۆر باش و پێویست زۆر گرنگە. خۆت ئۆتۆمبیلت نەبوو؟ قەدیمەکەم هەیە بەس حالیان نیتم نا. باشە. مۆڵەتی شوفێریت هەیە؟ الحەمدولله. یعنی ئەمڕۆ ڕێک ئەم ئۆتۆمبیلە لەگەڵ خۆ دەبێتە ماڵەوە بووی بە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ئینشاءالله سپاس. دوا قسەی تۆ چییە بۆ زانکۆینۆڵج؟ هەست و خۆشی تۆ چییە؟ سپاس بۆ کلێنۆلج سپاس بۆ دکتۆرەکانی بۆ هاوڕێیەکان سپاس بۆ جەنابەت وەلا باشترین کولێ لەسەر ئاستی کوردستان. باشە دەستەکانت خۆش بێ یاخوا پیرۆزت بێ بە خۆشی بەکاری بهێنی. دووبارە زۆر سپاس. سەلامەت سپاس. شهر بشهر